بەڕێزان بۆ لە نزیکەوە ئاگاداربوونی زیاتر لە کار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتی بەشی ئەندازە لە هاتووی سلێمانی و بۆ ئاگاداربوون لە ئەرک و کارەکانی تیمی بۆیاغ لە تونێلی پێشڕە و بە باشمەزانی لە نزیکەوە گفتوگۆ لەگەڵ بەڕێز ملازمیشی هاتوچۆ فریاد فاتیح لە پرساوی هۆبەی بۆیاغ بکەین. کاک فریا سڵاو لێ بێم کاتی باش. بەڕێزم کاتی باش. کاک فراد ئێوە چەند ماوەی چەندێکە لەم تونێلە کار دەکەن و کارەکانتان گەیشتوتە کوێ؟ ئەم تونێلە هاوڵاتیان ڕەنگە نیگەرانی دروست کردبێت لە لای هاوڵاتیان و کەی ئەم تونێلە بەڕووی هاوڵاتیاندا دەکرێتەوە و ئەرچیەوە لەم تونێلەکەی تەواو دەبێت؟ بەڵێ ئێمە لە درێژەی کار و چالاکیەکانمان وەک ئەندازەی هاتوچۆ هۆبەی بۆیاغ هەستین بە هاوکاریکردنی ئاوادانکردنەوە کە لێرە ئیشیان نەکردی. ئێمە هەستین بە بۆیاغکردنی ئەم تونێڵە. ئێمەوە تقریباً چوارشەوە ئیشەکەین لێرەیە، 11 مانگ بە دڵنیایی وەکو هۆبەی بۆیاغی ئەندازەی هاتوچۆ ئێمە ئیشمان تەواو بێ لێرە. لە سەرەتای داخستنی تونێلەکەەوە وەکو هاتوچۆ تەنها 4 ڕۆژی کاری تیاکراوە. بەڵێ ئێمە ئەو کاتی ئاگادار کراوینەوە هاتوین دەستمان بە ئیش کردووە چوارشەوە شەوان تونێڵەکە قات هەکرێ. ئێمە چوارشەوە ئینشەڵا لە 11 مانگیشا ئێمە ئیش خۆمان تەواوەکەین. کاری ئێوە لە ناو تونێلەکەدا چی بووە؟ بەڵێ ئێمە وەکو هۆبەی بۆیاغ زیاتر ئیشی بۆیاغەکە ئەکەین، بۆیاغی سپی بەکارێنین بۆ ڕووناکردنەوەی تونێڵەکە. بەڵێ ئەم کارانەی ئێوە بۆ خزمەتی زیاتری ڕێگاوبانەکانە ئومێد دەکرێت لە داهاتوودا لە کاتیکردنەوەی تونێلەکەدا سیمایکی جوانتر بیا بە ئەم تونێلە؟ بەڵێ بە دڵنیاییەوە، چونکە ئەو تەبەن تونێڵەکە پێشەوەی بۆیاغ کرێت ئەو چەمەتوێ بوو، ئەیش ناشرین بوو بڵین وەکو ڕەشیەکە بوو بە دیوارەکەەوە. ئەم بۆیاغە سپیەمان بەکارهێناوە ئەو تونێڵی ڕۆشن کردووەتەوە لەگەڵ ئەو ڕووناکی کە هەیە و برایانی شوفێری جوانتر کە ئەو لایتساری بەرەکەی جوانتر ئەیبینن بە شێوەیەکی گشتی تونێڵەکە بە باشی ڕووناکە بێتەوە جوانتر دەرەکەوێت. یعنی ئەو سیمایی زوو نامێنێ، سیمایەکی جوانتریە و شارستانیە و بۆیاغی سپیشمان بەکارهێناوە ستاندەردی عالەمیە ناو تونێڵەکان هەرم بە بۆیاغی سپی بەکارێت. بەڵێ دەستان خۆش بێ، لەشتان ساغ بێ بۆ ئومێدی کە لە کاتی پێویستە تونێلەکە بەڕووی هاوڵاتیاندا بکرێتەوە. واتە 11 مانگ تونێلەکە وەکو کار و چالاکی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ هیچ کارێکی تیان نامێنێت. 11 مانگ ئێمە وەکو هاتوچۆی سلێمانی هۆبەی بۆیاغ لە ئەندازەی هاتوچۆ ئێمە 11 مانگ تەواو بین، بەڵام وەکو ئیشی ئاوادانکردنەوە نازانم، بەڵام ئێمە 11 مانگ ئیشی بۆیاغمان تەواو بێت.